بە هیوای کاتەی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمەی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە 8. لەو لاپەڕەیەش گەیشتمە پرسیاری ژمارە 6. نەشوان هەفتەی هەشتەمی لە بەرنامەی مەشقکردنێ دەست پێ کرد. لە هەفتەی یەکەم 30 خولەک مەشقی کردبوو، لە هەفتەی دووەم 45 خولەک مەشقی کردبوو، لە هەفتەی سێەم 60 خولەک مەشقی کردبوو. ئەگەر نەشوان هەمان شێواز تەواو بکات، لە هەفتەی شەشەم بۆ ماوەی چەند خولەک مەشق دەکات. لێرە ئەوەی ڕاستی بیپێی نەدەویست باسی هەفتەی هەشتەم بکەن، چونکە ڕەنگە ئالۆزیەک دروست بی لە تێگەیشتنی پرسیارەکە، چونکە باسی داواکاریەکە هەفتەی شەشەمە هەرتەنیا باسی 6 هەفتەی کرابا باشتر بوو. لێرە دەبینین شێوازەکەیە هەفتەی یەکەم 30، دوایە دەبیتە 45، دوایە دەبتە 60، واتە زیاد دەبی، هەر جارەی 15 خولەک زیاد دەبی. زۆر ئاسانە بزانین هەفتەی شەشەمیش دەکات چەند. ئەمن لێرە خشتەکم دروست کردیە، هەفتەکانم نووسیە، هەفتەی یەکەم 30 خولەک، دووەم 45، سێەم 60، واتە ئەوها هەموو جارێ 15 زیاد دەکەم. 15 زیادکەم لۆ 60 دەبتە 75 هەفتەی چارەم، هەفتەی پێنجەمیش دیسان 15 زیادکەم دەکاتە 90، هەفتەی شەشەم دیسان 15 زیادکەم دەکاتە 105 خولەک. و هەروەها ئەگەر بمەوێ بەردەوام بم هەفتەی هەفتەم و هەفتەی هەشتەم و بەڵام تەنیا هەفتەی شەشەم داوا کرابوو لێم، کەواتە وەڵامەکەم 105 خولەک. پرسیاری 6 تەواو بوو، دەچمە پرسیاری 7. کەیوان بە بایسکلەکەی 7 خانووی لە باشوور تێپەڕ کرد و 3 خانوو لە ڕۆژهەڵات، 5 خانوو لە باکوور، پاشان 8 خانوو لە ڕۆژئاوا. دەبێت چەند خانووی تێپەڕ کرد بێ؟ هەست دەکەم ئەو پرسیارە نازانم، پرسیارێکی زۆر ئاسانە. ئەگەر ئەوەی ئەم تێگەیشت بم تەنیا و تەنیا خانووەکان، ژمارەی خانووەکان کۆ دەکەمەوە، کەواتە ئەو پرسیارەی بەجێ دەهێڵم بۆ خوێندکاران. پرسیاری ژمارە 8 وێنەکانی ڕوونکردنەوەی بەکاربینە بۆ ئەوەی بدۆزیەوە کە ڕووبەری باشووری کوردستان چەندی زیاترە لە سەرجەمی ڕووبەری لوبنان و فەڵەستین و بەحرێن. لێرە وێنەی ڕوونکردنەوەیم هەیە دەربارەی ڕووبەری هەندێک لە وڵاتان، بچووکترینیان بەحرین 665 کیلۆمەتر دوو جایە، ئەوجا فەڵەستین 6220، لوبنان 10452، قەتەر 11437، باشووری کوردستان 17820 کیلۆمەتر دووجا، یان کیلۆمەتری 4 گۆشە. لێرە پرسیارەکە چ بوو؟ ئەوە بوو ئایا ڕووبەری باشووری کوردستان چەندی زیاترە لە سەرجەمی لوبنان و فەڵەستین و بەحرێن. کەواتە ئەمن ئەوەی لەسەرما ئەو سێ ڕووبەرەی کۆ بکەمەوە، ئەو جا ڕووبەری باشووری کوردستان بینم، لە سەرجەمەکەی دەربکەم لە ڕووبەری باشووری کوردستان، دەزانم کە چەندی زیاترە. لێرە ڕووبەرەکان هەر سێکیان کۆ دەکەمەوە
10,425 6,220 لەگەڵ 665 5 و 5 10 سفر یەک لێرەی دادەنێم 2 2 4 لەگەڵ 6 لەگەڵ 11 یەکەکەی لێرە دادەنێم 4 و 2 6 6 و 6 12 یەکەکەش 13 6 لەگەڵ 1 دەکا 7 ئەو یەکەش دێتە خوارێ هەر سێ دەوڵەتەکە یان وڵاتەکە بووە 17,310 ڕووبەری باشووری کوردستان 17,820 کەم 17,310 سفر سفری لێ بڕوا سفر 2 یەکی لێ بڕوا 1 8 سێ لێ بڕوا 5 کەواتە ڕووبەری باشووری کوردستان 510 کیلۆمەتر دووجای زیاترە لە ڕووبەری هەر سێ وڵاتەکە وەڵام 510 کیلۆمەتری چوار گۆشەی لە ڕووبەری سەرجەمی لوبنان و فەڵەستین و بەحرەین. پرسیاری ژمارە 9 پرسیار چییە؟ ئاواز دەیەوێت هەمان ژمارە لە میوەکانی سێو و پرتەقاڵ بکڕێ. سێو دەفرۆشرێت لە کیس کە هەر کیسەی 4 سێوی تێدایە. پرتەقاڵ لەم کیسانە دەفرۆشرێت کە هەر یەکەیان 7 پرتەقاڵی تێدایە. وەڵامەکەش بریتیە لە 28 سێو. ئایا پرسیارەکە چییە؟ پرسیارەکە ڕەنگە ئەوە بوو بیکە ئایا ئاواز چەند سێو دەکڕێ؟ یان ئایا ژمارەی ئەو سێوانەی ئاواز دەیان کڕێ چەندە؟ وەڵامەکە 28 سێو دەکڕێ. 28 سێو دەکڕێ و 28 پرتەقاڵیش دەکڕێ. 4 سێو لە هەر کیسەی هەیە کەواتە 7 کیسە سێو دەکڕێ. 7 جاران 4 28 پرتەقاڵەکانیش 7 پرتەقاڵ لە هەر کیسەی 4 کیسەی دەکڕێت. دیسان 7 جاران 4 دەکا 28. بەڵام پرسیارەکە چییە؟ پرسیارەکە ئەوەیە ئایا ئاواز چەند دانە سێو دەکڕێ؟ ئێستا تەواو بووم لە وەڵامدانەوەی لاپەڕە 8. ئێستا دەتوانم هەندێکیش باسی لاپەڕە 81 بکەم. لاپەڕە 81 بابەتەکی نوێ بابەتی کەرتەکان. کەرتەکان کەرت مانای چییە؟ ئەو کەرتانەی کە مانای هەمان هێندە دەدەن یان مانای بەشەکان لە گشت دەدەن پێیان دەوترێ کەرتە هاوتایەکان. کەرت واتە دابەشکردنی ژمارەیەکی تەواو بەسەر ژمارەیەکی تەواوی دیکە. بۆ وێنە 1 دابەش 4 کەرتە، 2 دابەش 8 کەرتە، ئەوانە ئەو کەرتانە پێکاتینە لە دابەشکردنی ژمارەیەکی تەواو بەسەر ژمارەیەکی تەواوی دیکە. کەرتی هاوتا واتە هەمان بڕیان هەیە یان هەمان مانای هەمان هێندە دەدەن واتە هەمان بەهایان هەیە. کەرتی هاوتا بۆ وێنە کەرتی 1 دابەش 4 هەمان هاوتایە لەگەڵ کەرتی 2 دابەش 8 واتە ئەگەرە من پیتزایەکم هەبوو یان نانەکم هەبوو کردمە 4 بەش لێرە و 1 بەشم وەرگرت لەو 4ەی ئەو بەشە شینە. هەمان هاوتایە هەمان بەهایە لەگەڵ ئەگەر هەمان پیتزایان هەمان نان کردمە 8 پارچە 8 پارچەی یەکسان و 2 پارچەم وەرگرت لە 8 پارچە هەمان. ئەگەر تەماشای ئەو بەشە مۆرەی بکەم
وەکو ئەو بەشە شینەیە هەمووی بەیەکەوە، نە زۆرترە نە کەمترە. لێرە ڕاستە ئەمن یەک پارچەی وەردەگرم بەڵام پارچەکە گەورەیە، لێرە ڕاستە ئەمن دوو پارچەی وەردەگرم بەڵام پارچەکان نیوەی ئەو پارچەیەنە. بە دوو پارچەی مۆر ئەو جە دەکاتە یەک پارچەی شین، کەواتە یەک دابەش 4 هاوتایە لەگەڵ 2 دابەش 8 و هەمان بەهاو هەمان بڕی هەیە کەرتە هاوتایەکان. واتە ئەمن پیتزایەکەی چ بکەمە 4 پارچە، یەک پارچەی وەربگرم، چ بکەمە 8 پارچە، 2 پارچەی وەربگرم، هەمان بەهایە. چاڵاکی کەرستەکان، شریتی کەرتەکان. شریتی کەرتەکان لێرە دوو جۆرە، یەکەچیان نیو، یەکەچیان 1 دابەش 8. چەند پارچە لە 1 دابەش 8م دەبی هەبی هەتا بکاتە نیو، دەبی ئەمن 4 پارچەم هەبی، ئەو جا دەکاتە 1/2 یان دەکاتە نیو، واتە 1/2 هاوتایە لەگەڵ 4/8. دەبی ئەمن 4 پارچەم هەبی، ئەو جا دەکاتە 4 پارچە بەسەر 8، ئەو جا هاوتا دەبی لەگەڵ 1/2. شریتی کەرتەکان بەکاربینە بۆ ئەوەی ببینیەوە چەند سواریەک هاوتا دەبی بە 1/2. چەند سواریەک؟ بێگومان 2 سواریەک هاوتایە بەسەر 1/2 یان نیو. لێرەش 1/2 هاوتایە لەگەڵ 4/8 یان 4 دابەش 8 یان 4/8. بە زۆر شێوە کەرتەکان دەخیندرێنەوە. ئەوە چاڵاکیەکەش تەواو بوو. لێرە دەتوانیت ڕێگایەکی تر بەکاربینی بۆ دۆزینەوەی کەرتێکی هاوتا بە کەرتە پێدراوەکە، ئەویش لێکدانی یان دابەشکردنی سەرە و ژێرەی کەرت بەسەر هەمان ژمارە جگە لە 0 و 1. تەواو بکە. نمونە 1. لێرە لە لای دەستی چەپ ڕاست ببورن، کەرتێکم هەیە، کەرتی 2 چواریەک یان 2 دابەش 4. هاوتایە یەکسانە بە کەرتەکی دیکە لە لای دەستی چەپ، ژێرەی کەرتەکەی 12. ئایا سەرەی کەرتەکەی چەندە؟ پێش هەموو شتێک ئەمن تەمەشای ژێرەکان دەکەم. 4 لێرە، 12 لێرە. ئەو 4ە کوو بووە بە 12. بێگومان 4 ئەگەرە من کەڕەت یان جارانی 3 بکەم دەبیتە 12، چونکە ژێرەی کەرتەکەم جارانی 3 کرد بووە 12، ناچارم سەرەی کەرتەکەش جارانی 3 بکەم دەبیتە 6. لێرە دەبی بنووسم 6. ئەو جا کەرتەکان هاوتا دەبن، یەکسان دەبن. بیر بکەوە بۆ ئەوەی ژێرەی 12 دەستکەوێ، پێویستە ژێرەی 4 لە ژمارە 3 بدەی، واتە جاران و کەڕەتی 3 بکەی، کەواتە بۆ دۆزینەوەی سەرەی نادیار ئێرە کە نادیارە، سەرەی 2 لە 3 بدە. 2 جارانی 3 دەکەم دەردەچی 6. بەو جۆرەش لێرە 2 جاران 3 و 4 جاران 3 دەبیتە 6. 12 1 یان 6/12. ئەو جارێ دیسان ئەمن ئەگەر بمەوێ 6/12 بکەمە 2/4 دابەشی 3 دەکەم، دیسان دەتوانم 2/4 بەدەست بکەویت. کەواتە 6/2 هاوتایە لەگەڵ 2/4 یان 2 چواریەک هاوتایە لەگەڵ 6 12 1.
دوو چواریەک یەکسانە بە 6 بەش لە 12 6 بەش لە 12 بەش. ئەو جارەی نمونەی دووەم دیسان تەواو بکە 6 بەش لە 10 یەکسانە بە چەند بەش لە 5. لێرە تەمەشا دەکەم ژێرەکە دەیە، لێرە ژێرەکە 5. دە ئەگەر دابەشی دووی بکەم دەبیتە 5 کەواتە لێرەش سەرەکەش دابەشی دووی دەکەم 6 دابەش 2 دەبیتە 3 کەواتە ئەو کەرتەی کە هاوتایە لەگەڵ 6 بەش لە 10 بەش دەکاتە 3 5 1 یان 3 بەش لە 5 بەش. ببورن لەبەر چ هاتمەوە ئێرە نازانم. تا دەگەمە لاپەڕاشتا زۆری پێدەچی. ئێستا ببورن ئەو کەرتەی کە هاوتا بوو لەگەڵ 6 بەش لە 10 بەش کردیە 3 بەش لە 5 بەش یان 3 5 1 لێرە 3 5 1. ئەو جارێ ئەگەر 3 5 1م هەبوو کو دەیگەڕێنمەوە 6 بەش لە 10 بەش سەرە و ژێرەی جارانی هەمان ژمارە دەکەم کە دەکاتە ژمارە 2. ئەوە لێراش بەو شێوەیە دەتوانین بە دوو شێوەی جاران و دابەشکردنی سەرە و ژێرە یان شێوەی بەکارهێنانی شریتی کەرتەکان. واتە لێرە 1 لە 5 1 بەش لە 5 بەش یان 1 5 1 دەبی 3 دانەم هەبی هەتا بکاتە چەند دانەشم هەبی لە 1 دابەشدا دەبی 1 2 3 4 5 6 دانە 6 بەش لە 10 بەش دەکاتە 3 بەش لە 5 بەش. ئەوەش دەربارەی کەرتەکان و کەرتە هاوتایەکان. لێرە لەوانەیە باسی لاپەڕا 81م کرد. دێمە کۆتایی ئەوانەیە لاوانەی داهاتوو باسی لاپەڕا 82 دەکەم. هەتا ئەوانەی داهاتوو هەر بژی.